و مەجووسەکان و ئاگرپەرستەکان خۆشە، وەڵڵاهی ئەوەنە دڵیان بە جەژنی ڕەمەزان و قوربان خۆش نییە. نەبەخوا ئەبینیت لەو ڕۆژەدا ئەمڕۆ جەژنی سەری ساڵە گشتی دەرئەچێتە دەرەوە لەخوا ناترسێ، ئی لاوانە نەبێت کە لەخوا ترسن. ئەمڕۆ جەژنی ئاگرپەرستەکانە، ئەو جەژنی ئاگرپەرستە نەک جەژنی مسلمان. مسلمانان دەرئەچنە دەرەوە شار چۆڵ ئەکەن، وەڵا ئەمە جەژنە، وەڵڵاهی نە جەژنی تۆیە نە جەژنی میلەتی تۆیشە. لەبەر ئەوە تۆ پێویستە ئیماندار و بەتەقوا بیت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە ئیمامی مسلم ڕیوایەتەکە دەفەرمێ لەتتەبعن سەنەن الذین من قبلكم شبرا بشبر وذراعا بذراع. سوێن بەخوای گەورە ئێوە شوێنی کەسانی پێش خۆتان ئەکەون بست بە بست، گەز بە گەز شوێنی ئەوان دەکەون. حتى لو دخلوا في جحر ضب لتبعتموهم قلنا يا رسول الله صلى الله عليه وسلم آل يهود والنصارى قال فمن. پێغەمبەری خوا فەرمی صلى الله عليه وسلم ئێوە شوێنی بەرنامە و ڕێباز و دین و ئاینی کەسانی پێش خۆتان ئەکەون بست بە بست، بە هەمان شێوە گەز بە گەز شوێنیان دەکەون. حتا ئەگەر ئەو کەسانەی پێش ئێوە ئەگەر بڕۆنە ناو کونی بزن مژەیەکەوە، بڕۆن ناو کونێکەوە، ئێوە یەکسەر خۆتان هەڵدەمە ناو کونەکە، ناڵێن ئەم کونە چیتایە چیتیانیە، ئەم کەسە بۆ خۆی هەڵدا ناو کونەکەوە، پرسیار ناکەن، یەکسەر خۆتان هەڵدە ناو کونی بزن مژەیەکەوە. ئیمامی ئەبوو سەعیدی خودری ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ فەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی مەبەست گاور و جوولەکەکانە، فەرمی ئەی چێ دەڵێن؟ بەڵێ ئەرە وەڵڵا گاور و جوولەکەکان دەڵێم ئێوە هەنگاو بە هەنگاو بست بە بست گەز بە گەز شوێنی ئەوان دەکەون. ئەگەر بڕۆنە هەر شوێنێکەوە ئێوە خۆتانەکەن ئەو شوێنەدا، ئایا پانتۆڵی ئافرەتان لەکوێوە هات؟ لە سەحابە بۆ ئێمە ماوەتەوە؟ لە تابعینەوە؟ نەوەڵڵا، لە غەرب و لە گاور و جوولەکەەوە بۆ ئێمە ماوەتەوە. ئایا سافرەی لە سەحابە و تابعینەوە هات؟ نەوەڵڵا، لە گاور و جوولەکەەوە هات. بۆ ئێمە لەخوا ناترسین، بۆ هەنگاو بە هەنگاو بست بە بست شوێنی گاور و جوولەکە کەوتوینە. بست بە بست یعنی چی؟ واتە ئەمەندە بە وردی شوێنیانەکەوین، ئەمڕۆ مۆدیلێک دەکەن، مۆدیلە پەیدا دەکەن یەکسەر ناو مسلمانانە ڕەنگ ئەداتەوە. ئەی بینین بە چاوی خۆمان با لەخوا بترسین. پێغەمبەری خۆشەویستمان دەفەرمێ صلی الله عليه وسلم وليسرى على كتاب الله في ليلة فلا يبقى في الأرض منه آية. حديث كيل الصحيح إمام البانيات رحمة إخواني بيت بيغمري خوش يسمان دفرمي صلى الله عليه وسلم إن شاء الله أروج نابينين بلام أجر آوابك ينزور خطرة روجك ديتا بيش الخلقي خراب دبي شويك لشوكان خواي پروردگار قرآني بيروز لسر زوي هل أقريتوا يك آية لقرآن نامنت أو قرآن أمر تو ديبيني روجك دبي پركاني سبي دبيتوا يك آية لسر زويا نامني يك آية لدلي إنسان كان نامني همي خواي پروردگار برزي دكاتوا بو أسمان پیش او یو روژه بیتا پیش او بالا خواب ترسیم ئێمە کردەوەمان بە قورئان زۆر بەکەمی کردووە زۆر بەکەمی کردەوەمان بە فەرمودەکانی پێغەمبەری خوا کردووە صلی الله عليه وسلم ئەو ڕۆژە ڕۆژی بەدبەختی بۆ ئادەمی زادەکان قورئانی پیرۆز لەسەر زەویان نەمێنێت ئێمەش چونکە قورئانمان تەطبیق نەکردووە بۆیە هەرچی ناخۆشی و نەهامەتی و خەم و خەفەتی ڕوویمانی تێکردووە ئەگەر نەگەڕێنەوە بۆ لای خوا خراپترمان بەسەر ئادەێنێ والله خوا لێمان تێک ئەدات چونکە هەر کەس چەندها ئاەت و حەدیثەیە هەر قەومێک سپاسی خوا نەکەن و تەقوای خوا نەکەن حەمد و سەنای خوا نەکەن خوا لیان دەگۆڕێت و لیان تێکەدات ئەمە سپاسی خوای پەروەردگار لە بەهارە ئێمە بکەین با شوێنی گاور و جوولەکە نەکەوین شوێنی سەحابە و تابعین بکەوە شوێنی سەلەفی ساڵحی خۆت بکەوە پێشینانی پیاو چاکە و ڕەحمەتی خوای لێبێ ئەوان خوا لیان ڕازی بۆ شوێنی ئەوان بکەوە شوێنی کەسانێک مەکەوە خۆت هەموو ڕۆژێ دەڵێی غەیری المەغضوب عەلەیهیم وەلا ضالین کوا خوایە غەزەبم لێ نەگری وەکو گاور و جوولەکەکان خوایە گومڕان نەکەی بەڵام بەکردەوە شوێنیان دەکەوێت کەواتە ڕاست ناکەین هەر کەسێک لە ئێمە شوێنی گاور و جوولەکە بکەوێ و ئەمجا بڵێ خوایە گیان غەزەبم لێ مەگرە خوایە گیان گومڕان مەکە ئەوە شوێنی گاور و جوولەکە کەوتووە بەڵام بەدەم وا دەڵێ بەڵام بەکردەوە پێچەوانی قسەکانی خۆی دەکات یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵمان کە لە گوناحەکانمان خۆش بێ الحمد لله
والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. والله بلا برزم أو ما نقناه تاوان كردوا خوي قورا بالرحمي خوي الرحمن لبكت كاتي إمام عمر كوري خطاب رضا ورحمتي خوي لبي بوب خليفي إيمان داران يكم جمعة شوبان من بر خطبة دا يكم جمعة خطبة دا لبان من بر إمام عمر خوشويستي خوا رضا ورحمتي خوي لبي أو اندقريا لبان من بركة نيتواني يك حرفيك بليت دا بزي خواروا فرميان بو إمام عمر واد كرد فرموي يا ليتني لم تلدني أمي خۆزگای دایکم منی هەر نەبووایە من کارباری مسلمانانم دراوە بەدەستەوە خۆزگایە من لە دنیادا هەر نەبوومایە والله منش بەدڵ دەڵێم خۆزگایە منش لە دنیادا نەبوومایە ئەم هەموو خراپە و تاوانە دەبینین خۆزگایە دایکمان ئێمەی هەر نەبووایە نە محاسبەی قیامەتمان ببینیە نە ئەم هەموو بەڵام موسیبەتێک کە مسلمانان تووشی بوونە مسلمانان لە بەهاردا زۆربەیان لە جیاتیەوەی نیعمەتەکانی خوا تەطبیق بکەن سپاسی خوا بکەن شکرانی ناز و نیعمەتەکانی خوا بکەن نوێژە جومعەکان دەفەوتێنن زۆربەیان ئەگەر لە خوا ترسی ئەگەر خوات خۆشەوێ ئەگەر پێغەمبەری خوات صلی الله علیه وسلم خۆش دەوێ ئاگاد لە نوێژە جومعەکانت بێ پێغەمبەری خۆشەویستمان دەفەرمێ صلی الله عليه وسلم لحديثك صحيح ذاك لصحيح جامع صغيرات وبجمارة 6144 دفرمي من ترك 3 جمعات من غير عذر كتب من المنافقين. هر كسي 3 جمعة بفوتين ببيع عذر 3 جمعة خواي قورا أو إنسانا وكتوليك بو أو إنسان الناوي أو إنسان الناوي منافق كان عن مسلم نقناوي إيمان دارا كان خطرة إنسانك 3 جمعة فوتاوا ببيع عذر أو عذر نية خيزانك زختي ليت كردوا بيش نيجي جمعة درتشويتا و نارويتا شوينك نيجي جمعة كتكي بلام هشة الأخوات ترسي رابو السفريش يا بو السفرة أرواتا جيغايك مزقوتي ليه والنزيق بيت بوي جمعة كي بكاد للسفر وللسفرة كيا أو أنا الأخوات ترسن بلام هشة جويبينية الأخوات ترسي جمعة كي دفوتينية يا دوای نوێژ بڕۆ بۆ سەفرە یا بڕۆ پێش نوێژی بۆ سەفرە بڕۆ بۆ جێگایەک جومعەکەت مەفەوتێنی هەر کەسێ 3 جومعەی بفەوتێ ئەو ئینسانە ناوی لە ناوی منافقەکانە ئەنووسرێت نەک ئیمانداران و مسلمان ناو منافقە ناومانە نووسرێ ئەگەر 3 جومعە بەبێ عوزر بفەوتێنین کەواتە زۆر گرنگە لە مانگی ڕەمەزاندا چۆن تەقوای خوا ئەکەین چۆن لە خوا نزیکین و هەست بە مراقەبەی خوا دەکەین با دوای مانگی ڕەمەزانیش بە هەمان شێوە بین لەو دەشتا هەست بە مراقەبەی خوا بکە کاتێکە لەگەڵ خێزانەکەتە خوشکەکەتە لەگەڵ خەڵکی بێگانەدا تێکەڵاو بیتە ئاگاداری خۆت بە لە خوای گەورە بترسە بزانە ئەلەم یعلم بأن الله یەڕا دڵنیا بە خوا ئەتبینێ خوا خیانەتەکان و ناپاکەکانی تۆ بینێت خوا ئەو هەموو شتە حرامە دەبینێت کە تۆ ئەنجامی ئەدەی ونزعني خواي قورو مهربان أو ها ديالي بو خوتا تاسر بي خوي أو أجر هزبو مراقبة خواب كي بسر خوتا بوشو يقناه تاواناكي كواتا حياة وحرمة زور قرنقا بو إنساني إيمان دار لبهار دا إما أمهم وقناهي كباس ما كرو ديها قناهي تريش داكين لقل أوشا زورك لمسلمانان لمانجي رمضان دا متقين زۆر چاکن دوایان زەمانکە سفرن بەڵام خەڵکی واشە بینی زستان باشە هاوین باشە تقریبا پاییز باشە بەڵام لە مانگی بەهاردا لەو 3 مانگەی بەهاردا دەبینیت حیا و شەرمی کەم ئەبێتەوە حیا و شەرمی زۆر کەم دەبێتەوە لە کاتێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاری هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تێپەڕی بەلای گەنجێکە مر النبي صلى الله عليه وسلم على رجل وهو يعاتب في الحياء يقول إنك لتستحي حتى كأنه يقول قد أضر بك بيغمري خواه صلى الله عليه وسلم بلاي گنجك تيبري نصيحتي گنجك تري أكرد أي تو بو أنا شرمكي بو أنا شرمني أما زرر زيانت بيغني بم جورة بيت سرزنشتي أكرد لو ما يأكرد
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی فقال دعه فإن الحياء من الإيمان وازی لێ بێنە مەڵێ شەرم مەکە چونکە شەرم و حیا لە ئیمانەوەیە لە تەقواوەیە کەواتە ئینسانی ئیماندار ئەبێ بە حیا و بە شەرم بێت. سەلەفی ساڵحی ئێمە ڕەحمەتی خوایان لێبێ پیاو چاکان وەک ئێمە نەبوون، بە حیا بوون، بە حورمەت بوون. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەرمی لە ئیمامی عوثمان دەکرد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، دەیفەرموو چۆن شەرم ناکەم لە ئینسانێک مەلایکەی خوا شەرمی لێکەت. مەلایکەی خوا سەلامی خوایان لەسەر بێ شەرمیان لە ئیمامی عوثمان دەکرد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. فلا والله ما في العيش خير ولا الدنيا إذا ذهب الحياء. والله ئەگەر حیا و شەرم لەناو خەڵکیانەما ژیانی دنیا هیچ قیمەت و نرخێکی نییە. ئەوەندە ژیانی دنیا خۆشە حیا و حورمەت و شەرم لەناو خەڵکیا بمێنێ. ئافرەتانمان بە حیا بن، پیاوەکانمان بە حیا بن، بە شەرم بن، ڕێزی گەورە و بچووک بگیرێ. هەر کاتێ ئەوانە نەما والله ژیانی دنیا هیچ قیمەتێکی نییە. لەم ڕۆژەدا زۆربەی خەڵکی شەرم و حیای کەم بۆتەوە یا لە دەستی داوە بەنا بەخوای گەورە. گەورە و بچووک لە هەموو شوێنێک نەماوە. خەڵکی قسە بەرامبەر باوکی خۆی دەکات، بەرامبەر دایکی خۆی دەکات، بەرامبەر براگەورەی خۆی دەکات، بەرامبەر کەسێک لە خۆی گەورەتر قسە دەکات. ئەمانە بەڕاستی هەمووی مشکیلە و خەم و خەفەتە بۆ ئێمە ماوەتەوە. یەکێ لە پیاوچاکان ڕەحمەتی خوای پەروەردگار لێبێ ئیمامی حومەیدی کە ئیمامێکی زۆر گەورەی ئیمامی ذەهەبی لە وەسفی ئەفەرمێ الئیمام القدوة الأثري المتقن الحافظ شيخ المحدثين. ئەم پیاوە بەڕێزەکە ئەوەندە عالمێکی گەورە بووە، بزانین چەندێ بە حیا و حورمەت بووە. توخوا بزانە ئێمە بەو شێوەین نە والله مەگەر کەسێکمان خوا ڕەحمی دەکرد بێ. ئیمامی ذەهەبیمان دەگەڕێتەوە دەفەرمێت جاء أبو بكر بن ميمون فدق الباب على الحميدي. یەکێ لەس ئەم زانا گەورە کە باسمان کرد کە ناوی ئیمامی حومەیدیە. ڕۆژێک ئەبوو بەکری کوڕی مەیمون لە زمانی عەرەبی واتە پیرۆز مبارەک. چۆن ناوخۆمانە خەڵکی ناوی پیرۆزە یا ناوی مبارەکە بۆ ئەو شتە بەکاردێ زیاتر. ئەبوو بەکری کوڕی مەیمون ڕەحمەتی خوای لێبێ ڕۆژێک هات دای لە دەرگای ئیمامی حومەیدی کە زانایەکی ئەوەندە گەورەیە ڕەحمەتی خوای لێبێ. بەڵام ئیمامی ئەبوو بەکری کوڕی مەیمون ڕەحمەتی خوای لێبێ وا تێگەیشت ئیمامی حومەیدی ئیزنی داوە بێتە ژوورەوە. وا تێگەیشت کە ئیزنی دراوە بۆ چوونە ژوورەوە. وظن أنه أذن له فدخل. إمامي أبو بكر رحمة الله عليه وزاني إمامي حميدي إذن داوهات جوروا فوجده مكشوف الفخذ. بس جوا بكري إمامي أبو بكر رحمة الله عليه بتماشاي كر إمامي حميدي راني بدرويا أواني كياريزاننو خۆیان بەو شتانەوە مەشغوڵ کردو با لە خوا بترسن ڕانیان بە دەرەوە نەبێت چونکە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم الفخذ من العورة. ڕان لە عەورەتە، پیاو دەبێت ڕانیشی داپۆشێ، حرامە ڕان بە دەرەوە بێت. چۆن پێویستە عەورەتی خۆت داپۆشی ئاوها پێویستە لەسەر واجبە ڕانی خۆتیش داپۆشی. ناژبێت تەماشای عەورەت و ڕانی خەڵکی بکەی. ئیمامی حومەیدی کاتێک کە بینی ئەبوو بەکری کوڕی مەیمون هاتە ژوورەوە ڕانی ئیمامی حومەیدی بینی. فبكى الحميدي بكاء شديدا. سبحان الله. إمام الحميدي رحمة الله عليه قريا بلام شون قريانك زور قريا. وقال والله لقد نظرت إلى موضع لم ينظره أحد منذ عقلت. فرمي والله زور قريا. فرمي والله أي إمامي أو بكري كري ميمون سوين بخواي پروردگار تو تماشای جێگایەک کرد کە ڕانی منە. لەو ڕۆژەی کە من فامیمەتەوە بالغ بوومە هیچ کەسێک ڕانی منی نەبینیوە، دەستی کرد بە گریان چونکە ڕانی بینراوە. ئێمە کچەکانمان خەڵکی سەریان دەبینێ و سنگ و دەستیان دەبینێت بەڕووتی، بەڵام ڕۆژێ بۆ نەگریین. ئەوە خوا ناسن، ئەوانە خاوەنی حیا و حورمەت بوون، ئەوانە خوا ئینشاڵڵا ناز و نیعمەتی خۆی دەڕژێنێ بەسەریاندا. تەنها مسلمانێک ڕانی ئەم پیاوە بەڕێزەی بینیوە نەک عەورەتیشی ڕانی بینیوە ئەگری، بەڵام چۆن گریانێک چونکە خاوەنی ئیمان و تەقوایە، چونکە عەورەتی بینراوە. دەبا ئێمەش سەتری عەورەتی خۆمان بکەین، با لە خوای پەروەردگار بترسین و تەقوای خوا بکەین. ئەمە کورتەیەک بوو لەوەی کە باسمان کرد. جا بەڕاستی ئینسانی بە حیا و حورمەت باوەکو ئیمامی حومەیدی بێت، ئەوەشی بە حیا و حورمەتە با هەڵنەپەڕێ حرامە.
با ڕسم نەگرێت شەرم لە خوا بکە با تەوقە لەگەڵ ئافرەتی نامەحرەمە نەکە چونکە ئەمانە لە ئیسلامدا ڕێگای پێ نەدراوە لە ئیسلامدا نە گۆرانی ئیسلامی هەیە نە تەوقی ئیسلامی هەیە نە هەڵپەڕکەی ئیسلامی هەیە نە مۆسیقای ئیسلامی هەیە مە لە ئیسلام ئەم شتانە نییە هیچی نییە هیچی ئەسڵ و ئەساسی نییە ئیسلام ئەمانەی بە حەرام داناوە با ئێمە شەوکو ئیمامی حومەیدی ڕەحمەتی خوای لێبێ ئاوا حیا و حورمەتمان هەبێ خۆمان و ماڵ و منداڵمان با ڕۆژێ لەبەر خاتری خوا بگرین بۆ کردەوە ئەوەی کردەوە خراپەکانی خۆمان ئەنجام داوە بەڵام بەخوا زۆر بە دەگمەنگریاوین چونکە دڵەکانمان ڕقوە بۆی تاوان و خراپەوە اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منه والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خير يعني كردوا يا ربي خوايا شرم حياة من بيبخشي يا ربي خوايا لشرم لحياة بيبش منكي يا ربي خوايا الرحم ميرهباني خود برجيني بسر من ده يا ربي خوايا باراني ببركت من بو باريني باراني برحمة من بو باريني يا ربي خوايا هدايتي خمان ومال من ضال من بدي يا ربي خوايا إصلاحي حال من بكي آمين 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 أقول قولي هذا واستغفر الله لي ولكم واستغفروه إنه هو الغفور الرحيم